بەخێر بێ کاک سامان. زۆر سپاس نازانی خان. خوا بەخێر بێ. کاک سامان چی شەکەی؟ من خەریکی شعر و نووسینەکانم. باشە لە پاڵ نووسینە هیچ ئیشت کە ناکەی؟ جار کاری کرێکاری دەکەم. ئیش هەیە؟ باشە الحەمدولله. ئەدی هاوسەرەکەت چی شەکە؟ ژنی ماڵەوەیە. کاک سامان کرێچیت؟ بەداخەوە بڵێ. کەواتە باری ئابووریت باش نییە. بڵێ. زۆر بەداخەوە. کاک سامان قسەکت پێ دەڵێم بەس عاجز مەبە. فەرموو نازانی خان. شعرەکانت هیچ بنەمایەکی شعری تێدا نییە. تەنیا چەند قسەیەکە ڕیزت کردیە. ئەو جەبەجێ منەکەی لۆ بەرژەوەندی تومە بڕۆ هیچی بکار و کاسبی خۆت کە باشترە چونکە بەڕاستی شعر پیشەی تو نییە. ئەی من شعرەکانم چی دەکەم؟ کوڕم ئەوە پێتەڵێم ئاخر شعر نییە بە دوو ئیش و شتی خۆت بکەی باشترە ئەوە پیشەی تو نییە. بیخۆ کوڕم. ناخۆم. بیخۆ باش ڕووبەکەت بدەمێ چابیەوە. ناخۆم دایە دڵم هیچ نابە. هەی هاووە دومرە خۆ باشە؟ نانە. دەی ناخۆم. کوڕم. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. چیتە؟ هیچم نییە ژنەکە. ئەمانەت بینیوە. خاتو نازەنین منی لەو خەوە بە خەبەر هێنا. خەوی چی؟ من شاعر نیم. من ناتوانم شعر بنووسم. بۆیە سوپاس یەکەم کە منی بە خەبەر هێنا. لەم ڕۆوە بڕیارە دەم بۆ خێزانەکەی خۆم بژیم. بۆ ئێوە بژیم. نامەوێت چیتر بە زۆر شعر بنووسم. خۆم بە شعرا هەڵواسم. وەرە شێرەکەم وەرە. باوکە. بە قوربانت بم. ڕۆحەکەی باوکە. خۆشم دوی باوکە. کورە جەرگی خۆمی. باشترین بڕیارت داوە. باوکە لەمە دووە ئیشی دەکەی بۆ من؟ ئەی ڕۆحی باوکە بە سەرچاو. ژنەکە لەم ڕۆوە ئیتر سامانێکی تر ئەبینیت. ئەو سامانەی جاران نەما. الحەمدولیلا شکر بۆ خوای گەورە. کورە بە قوربانتان بم. باشە باش ئەتو کو زادیوەت هەیە بەم بڵێن و سەرنی. وەچی پێم گوتی ئەتو هیچ لە تەکنیک و ڕێساکانی ڕۆمان نازانی. جارێک پێم بڵێ چەند ڕۆمان خوێندیتەوە؟ چەند ڕۆمان خوێنیتەوە من؟ کوڕم شتەکت پێ بڵێم لۆ ئەوەی ڕستەیەک بنووسی پێویستت بە خوێندنەوەی چەندەها ڕۆمان هەیە. ناوەڵە مەسەلەکە ئەوە نییە. ئێوەی پیر هەمیشە ڕێگرن لە بەرامبەر گەنجەکاندا. دائیم خەونەکانی مەدەکوژن. نا ئەتو هەڵەی ئەوە ڕاستیەکەیە. باشە لۆ ئەگەر کەسێک قسەی ڕاستیمان پێ بڵێ ئێمە بە دژمنی خۆمان سەیریەکەین. ئێستا پێم بڵێ ڕۆمانەکەم لە چاپ دەکەن؟ بەداخەوە نەخێر. گۆران سڵاو. سڵاو جانەکەم. چۆنی باشی؟ باشە جانەکەم ئەتو کوی؟ سوپاس دەکەم وەڵام منیش باشم. ئەوە چییە؟ فترێکە وازتی نا لە کۆمپانیای نای دەڵێ بیرمان ناکەی؟ بیرتان دەکەم بەڵام هەندە خەریکی شکاری خۆمە. ئەت پێم بڵێ لەبەر چ تەلەفۆن دۆمە کردەوە؟ پێت دەڵێم ئێستا پێم بڵێ بزانم بۆ ئەو هابێت تاقەتی. هیچ نییە.
چۆن هیچ نییە؟ هیچ نییە هەر خەریکی نووسینەکانی خۆم هەر بێ تاقەتی ئەو شتانەوە ئەرێ پێم بڵە نووسینەکان چاپ کران؟ چاپم نەکردێ بەڵام بە تەمام یعنی خاتون نازەنین ڕازی بوو چاپیکە؟ بەداخەوە نا بەس بە تەمام لەسەر ئەرچی خۆم بە چاپیان بگەین گۆران حەز ناکەم ئەو قسەی بکەم بەڵام نووسینەکانی تۆ ئەگەر کەلکێکیان هەبا ئێستا کتابخانەکان پڕ بوون لە نووسینی تۆ وانە؟ سەناریا ئەتوش بە چیوان دیکە فکر دەکەیەوە؟ نا من ئەو هافکر ناکەمەوە جۆ بگرە گۆران مەوزوعێکە دەمەوێت بۆتی باس بکەم مۆزۆی چە؟ هیندێک پێش ئێستا لەگەڵ کاک جەودەتی قسەم کرد گوتی گۆران واز لە نووسینەکانی نەینێ لە هەموو سەرەت و سامانم بێبەری دەکەم هێزە چییە؟ دەبا بێبەری بکە چۆن؟ یعنی تۆ دەتەوێت ئەو هەموو سەرەت و سامانی بگۆڕێ بە نووسینێکی؟ گوێ بگرە سەناریا هەموو سەرۆت و سامانەکەی بابم ناگاتە یەک نووسینەکانی من تێگەیشتی ئا بەبیرم هاتەوە ئەوی ڕۆژێش نازانم هیوان بۆی واسکردەوە وتی نازانم لەگەڵ گۆران هاوسەرگیری بکەم پۆز بەسەر سەرۆت و سامانەکەی گۆران لێت دەم و ژیانم تەواو دەگۆڕێ ئیوان بەس حەسوودە تێدەگەی ئەو بەس حەسوودی بەم و بە تۆ دەکا من خەم لە تۆ دەخۆم چۆنە تۆ ئەو هەموو سەرەت و سامان دەگۆڕێەوە بە نووسینێکی من خەم خۆری تۆم ئەتوو خەم لە من دەخۆیانە سەرۆت و سامانەکانم گۆران کەل لە ڕەقی بێ ئاقڵ